والله بنادي وصل شرطار أمي بيبينن بشاندار نارزايتي گوندەکانی سەر ڕێگای قەباتە یافرەت گوندەکانی قەزای خەباتی کە لە تەواوی ڕێگای هەولێر مسلیان داخستین و ئەم ڕێگەیان داخستنال هیچ کەسێک هاتو چۆ بکە و بەڕووی بار هەڵگر و شۆفێراندا گۆزان نێزێت دەستمەلای یەکێک لەوانە کاکە جۆ چشتان چییە؟ والله کێشەمان ئەرکا و کارە بۆ ئەو برا لە کارە بۆ ئەو زیاتر هیچ کەمان هەرەوە دەمان دێت لە 24 کاتژمێر چەند کاتژمێر کارەباتان هەیە؟ چار کاتژمێر دوێنێ ساعتە کنی هەبوو دوێنێ 4 ساعتە کنی کارم ئامادە بووم و دەورە عام ماوەی چەندە لەسەر شەقا من؟ ماوەی چەندە وڵی لە دەوری سعادێکیشەوە لێرە تاکی بەردەوام دەبێت وڵی کازایك بەلایەک دەبێ ئەمە بەرداشت تا شتێکمان پێ دەرێن یا چا دەکەن یانەمەشان لێر دەبیت والله کێشەیمە تایبە لەسەر کارەبایە و هیچ حالمانە بۆ گەرما لە 40 ساعتی 3 ساعت 4 ساعت کارەمانە بە شەو ڕۆژ ژیانمانە ئەومانە هەموو تشتمان بەکڕینە ئاوی دەکرین بۆ زاوی دەکرین مردین لەگەرمەوە ڕاستی تەعامل نەما وعدی دەدەن کردار نییە